وەڵام مامۆستا منەڵێم بۆ مامۆسای قسەی حەق هەر تۆزێ قسەی حەق بکە و یەکسەر یعنی وە بێ مەحکەمەوێژە لێبرە بۆ زیندان یعنی ئەو بەس دینەگەیەنێ بەس باسی دینی کردە یعنی شتێ خراوی نەوتە قسەکانی حەقە حەق. بەدا خۆشویستەکەم ئەگەر ئەزانن بەگرتنی مامۆسایانی ئاینی ئەم کۆمەڵگەی ئارام بێتەوە بەیانی خۆمانتی بۆ مرکزەکان ماگرت. ئەگەر زانن بەگرتنی مامۆسایانی ئاینی ئەم کۆمەلگایە بەرەو پێش ئەڕوات بە شانازی و بەیانی من یەکەم کەسم تێم بەردەم ئەو دام و دەستگانەی حکومەت ئەڵێم کاکە فەرمانگرت برا خۆ ئێمە نین خەڵکە کوژین، خۆ ئێمە نین تاڵانیەکەین، خۆ ئێمە نین پەناگرم بەخوای گەورە یعنی خاکی ئەم نیشتیمانەمان چی لێ کردو، خۆ ئێمە نین کاکە گیان کارەباکە و نەوتەکە و غازەکە ئەفرۆشین بە مەسایل ئێوە کە خۆتان پێدەن شۆڤێنی عارەبی خەڵکی ژیانینی، خۆ ئێمە نین مەعاشی خەڵکمان دایکی کردووە، خۆ ئێمە نین لەگەڵ داعشا چەکمانە فرۆشت و چەکمان پیانەدا، خۆ ئێمە نین کاکە داعشمان سەرکەوت هەین بەداخە من بۆ ئەبێ ڕیشێکم دا نابێ سیمایەکمە بێ داعش بم ئەی بۆ تۆ ئەبێ بازرگان ئەگەر داعشا بکەیت و هاوکاریان بکەیت و سەریان بخەیت و داعش نەبیت ئێ بۆ کاکە هەین بەداخەوە با خەڵکی بزانن سوێن بەخوا و کۆمێتەی کایەنووسیت مسلمانە چەوتەکە بەدبەختەکە لە ڕۆژی قیامەتە باجێ کۆمێتە بدەیتەوە ئاهلی ئیسلامی پێش وەرزە بووی دژایەتی دینی خواتە کرد بەو خوای لەسەر ئەو کۆمێتی کە ئانووسیتە پەناگرم بەخوای گەورە کۆمێتە منەگەی غەڵەتێکشم کرد بێ نەقسێکم هەوی برایزەکەم ڕیشەکەم ڕیشی ڕەسوڵڵای ساوسە شوێنکەوتم ئەمە شیعارێکە لە شیعرەکانی پێغەمبەری خوا ساوسە یەکێک لە شیعرەکانی ئیسلامە تۆ ناوێ پەناگرم بەخوای گەورە بە ڕیشەکەمە بە مەساری حیجابەکەمە اینجا با بەوش بزانن با لێرەوە حکومەت بزانێ وەڵای ئەگەر ئەزانن مامۆسایانی ئاینی کۆمەلگانی وێران کردووە کاکە قەسەم بەخوا بەیانی یەکەم کە سمنت لێمە بەدەم دەستگاکانتان دایرەکانتان مانکردە ژوور ئەوەتانێ بە ئاشکرا سوکایەتی بەخوا بە پێغەمبەری خوا کرێ ساوسەلم کوا حکومەت بۆ وێسینەوە کوا کاربەدەستان بۆ وێسیانەوە کوا پەرلەمانتاران بۆ وێسیانەوە ئەی بۆ مامۆسایە دوو قسە بکات یان چوار قسە بکات بەدڵی حیزبێک بەدڵی کەسێک نەبێت ڕێکڕاکە چییە وەڵا کاکەمە ئازادی یان بیر و باوەڕی خەڵکو و ئازادی و ماف و مەسایدی کۆمەڵەشی دەستکرێتەوە ئێوە تەسکێتی نییە بەناگرم بەخوای گەورە هەموو شتێک ڕەتکەیتەوە بەس خۆت باق بزانی ئەوکە گوێ ئاشتیاژێ لەکوێی خۆشگوزرانی ئاژێ وەڵای وا ئازانن بەگرتنی مامۆسایانی ئاینی ئەم وڵاتە سەرەکەوێت و ئارامە بێت و ئەوە بێت فەرمو یەکەم کەسم بە گەوەری خوا بانی تێم ئەم کاکەی ژیان ئەم وڵاتە بە بێدین سەر ناکەوێ ئەوەی کەوا ئارامی تایشت و پاس بخوا ئەو ئیسلامەیە ئەو خەڵکی کەوا الحەمدولیلا ئیمڕۆ تاڵانچی نییە و پیاوکوژ نییە و چەتە نییە کاکە ئیسلام گدێتی ئێدەوەرە کاکێک جا خوێنەکەمان لێ بسەنەوە قەبرێکمان بۆڵکردنەوە سەلام و کەلامە چی نایەوەتەوە چی بکەیت ئەتان کورسان بەتەمەوجێ بێنیت بە گەورەی خوا ئەزانن بە جێشتنی ئەم کوردستانە کە ئێمە کوردستان تەمەجێ سەلامەتی باین بتەمەچێت چی بکەین کاک وەڵای بێزاری ناڕەحەتین کورە کار بەدەستان کورە حکومەت وامان لێ مەکەن بەداخەوە هەنم ڕوو لەم شارەژ نەنین کورە باسی ئارامیەکەن بە گەورەی خوا ئارامیمان نەماوە چوا قساکەی کاکەکەی سی بەدۆست کەس چی دروستەکەی کاک تلیاکەم لێناوە حەشیشم فرۆشتووە بارم داناوە پەناگرم بەخوای گەورە بۆرەنەوتەکەم ناردوو بۆ شوێنتر غازم هێناوە چیم کردو کاکەت بەس پێم لەسەر چی لەسەر چی تۆ ناڵێ ئازادی بۆچی بۆ ئێوە ئازادی هەبێت و حوڕیەت هەبێ بەڵام بۆ مسلمانێتەوە ئازادی نی کورە کاکەوەکەی ئازادی هابێ مامۆسای ئاینی کۆمەڵگەی تێک نەداوە کورە ئەو مولحیدە ئەو هەموو لەش فرۆشە ئەو هەموو زاڵمە ئەو هەموو خاک فرۆشە کاکەمانە کۆمەلگان تێکداوە ماقولە تۆ کابرا ئەو هەموو ناڕەحەتیە بکات بک بڕژێت مامۆسای نیوە یە کاکە گیان زەحمەە بۆ نای مزگەوتەکان داخن دایخن کاکە دایخن ئەی بۆ نای کاکە گیان هەن بەلە مامۆسامان ناوێت دامانە کاکەتەوە هەب دایخن با بۆ خۆتان چێلن ئۆبی یەکارە ساتە برای من تۆ چوا قسە بکەیت پێنج قسە بکەی بەیانی حرمەتە چێت لەسەر چی گیراوە بەس با بزانن لەسەر تریاک فرۆشتن لەسەر پیاو کوشتن لەسەر پاری ڕەش لەسەر کە چوومە لە پەناگرن بەخوا پارەی مسلمانان بردووە لە بارەکان دامناوە لەسەر چی کاکە با بزانین بەسان بزانین کاکە خۆم ماقولێت و هەر چوا قسە بکەیت و دەست چێ بیگرە کەیسی دروست کرد کوردستانی وەرا کرد کورە کاکەوانە وێرانە کرد کە فرۆشتیان بەشێکیاندایە تورکیا بەشێکیاندایە ئێران بەشێکیاندایە سوودیە بەشێکیاندایە ئیسرائیل بەشێکیاندایە ترامپ لێرەوە تا بەداخەوە سەر زەوی ژێر زەوی تاڵان نەکرێ حرمەت و ڕێزمەوەی گشتی بێهۆشە چوا قسە مامۆسای کات چییە کاکە تۆوا کۆمەڵگەوەرام ئەگەر ئەزانن بەگرتنی مامۆسایانی ئاینی کۆمەڵگە خۆش گوزرانە بێ قەسەم بەخوا بەیانی یەکەم کەستێمە دایرەکانتانم کاکە هاتمە با ئێوەترەوە بێتاقەت نەبن ماکەنە ژوورەوە نانیشمان بدەنە تا ڕوحەکەمان نەگەڕێتەوە بۆ لای خۆ هەواڵە بەپەرە چییە فڵان مامۆساگیرا فڵان مزگەوت ئێساوای لێ هاتووە کورە غیرەتانە بێ گەنجەکان یەک کەسە نا مزگەوت تا پیازی نای مامۆسایکی ئاینی قسەیەکی بکە دەم یابی بە دەرەوە
وەرەبزان وەرە میمبەری پێغەمبەری خوا ساسم کێشت هەیە چۆن لەگەڵ پیازنێتە میمبەری پێغەمبەری خوا ساسم هەی وای لێ هاتووە پیاز نراوەتە میمبەری پێغەمبەری خوا ساسنم باشە مامۆسای ناڕەحەت کرا مامۆساکە ئەگیرێت پیاز بۆ شوێنەکە کەس نازانی شوێن ئێمە ئازادیە کاکە ئێمە ئەمە چی ئەمە بەس پێم لە کوێ جێگاکەیتەوە